sonraki gerilim Türkiye'de tırmandırıldı. bu Kutuplaşma ve çatışma جەمسەرگیری و پێکدادان yeniden بوو سیاسەتی sivrilerek ve سەرگیری و keskinleşerek Türkiye پێکدادان halklarının لە دژی karşısına çıktı. سڤیلەکان کەسانی Elbette مەدەنی ki 1 Kasım هەڵبەتە seçimlerini önceleyen bu 5 لە aylık süre هەڵبژاردنەکانیەکی içerisinde تشرینی دووەمدا bugün پێش 5 مانگ meclis لە هەڵبژاردنانە ئەگەر بێن سێری دیمەنی ئەمڕۆی پەرلەمان بکەین 4 parti ئەو içerisinde چوار en پارتە zorlu ئەوەی کە زۆرترین koşulları, en ناڕەحەتی zorlu بینیوە süreci, و en زۆرترین zorlu seçim çalışması yolculuğunu yapan کێشەی Partimiz بینیوە Halkların Demokratik ئەوە Partisi oldu. پارتی ئێمە بوو پارتی O دیموکراتی nedenle گەلان bizler بۆ açısından, هۆیشەوە bütün Türkiye لە açısından ڕوانگەی olduğu gibi ئێمەوە daha fazla و کە لە bizler ڕوانگەی هەموو açısından تورکیاشەوەیە 7 Haziran'dan sonraki bu 5 aylık ئەو süreç 5 مانگەی دوای çok حوتی olağan حوزەیران dışı ve زۆر نائاسایی eşitsizlik, بوو زۆر adaletsizlik نایەکسانی بوو زۆر koşullarında نادەت bir seçim پەروەرانە çalışması بوو yaptığımız کە ئێمە dönem تێدا oldu. هەڵمەتێکی 7 هەڵبژاردنمان بەڕێوە Haziran'da برد da aslında لە Halkların حوتی Demokratik حوزەیرانیشدا Partisi پارتی دیموکراتی çok گەلان ciddi ayrımcılık, زۆر baskı ve siyasi بەجددی kuşatma içerisinde bir جیاوازی çalışma بەرامبەرەکرا Ne گۆمارۆدرا var ki بوو 1 Kasım بەڵام seçimleri arifesinde لە bu پێش baskılar ve هەڵبژاردنەکانی ayrımcılık یەکی azalmadığı تشرینی gibi دووەمەوە misliyle arttı, بەردەوام بوو fazlalaştı. بەردەوام بوو Her yerde زیاتریش بوو sayısız zorluğun لە هەموو şartların شوێنێک içerisinde adeta rüzgara karşı yürüyerek ئێمە bir seçim çalışması بەرەنگاری ئەو yürütmek durumunda. ناڕەحەتی و Ben کێشانە bu بووینەوە sürenin çok özet bir ئێمە bilançosunu sizlerle ئامارێکی ئەو ماوەیە بەرامبەر بۆ ئێوە ڕوونەکەینەوە لەو ماوەیە و 5 مانگەدا katliamlar sonucunda 258 258 کەسی مەدەنیمان Bunların 33'ü گیانیان لەدەست داوە کە سیوسیان önemli مناڵن bir bölümü yaşamını yitiren بەشێکی گرنگی ئەو کەسانە کە گیانیان çatışmaların لەدەست داوە yaşandığı Kürt illerinde لەو idi. شارە کوردیانن کە Ve yine bu süreç شارە کوردیانە içerisinde بوون کە Suruç katliamı başta پێکدادان olmak تیا üzere بووە Ankara katliamında کۆمەڵکوژیەکەی سروچ و üzerinde کۆمەڵکوژیەکەی sivil yurttaşımız yaşamını ئەنقەرەش yitirdi. Sadece bu katliamlar تەنها لەم aynı zamanda ئەم parti کۆمەڵکوژیانە örgütlerimize, نا parti binalarımıza, بەڵکو parti yöneticilerimize هێرش کرا سەربارەگای پارتەکەمان oldukça ciddi بەجددی bir و saldırı ve operasyon هێرشی جددی بوون sürecinin ortasında ئۆپەراسیۆنی gerçekleştirdiği جددی بوون و çalışmayı ئێمە yürütmek durumunda هەڵمەتی kaldık. هەڵبژاردنەکەمان Bu لەو süre içerisinde قۆناغەدا بەڕێوە برد 500'e yakın لەو parti üye ve yöneticimiz tutuklandı. ماوەیەدا Ve نزیکەی yine 500 bu کادری süre پارتەکەمان içerisinde دەستگیر کران 190 parti دیسان لەو binamız ماوەیەدا basıldı, yakıldı ve insanlarımız linç 190 tehlikesiyle, بارەگامان linç سووتێنرا saldırılarıyla karşı کە karşıya kaldı. سەکانمان Bunların her کادرەکانمان birisi ڕوبەڕووی کوشتن بوونەوە seçim هەموو arifesinde یەکێک ortalığı لەمانە germeyi hedefleyen ve پێش gerilimden هەڵبژاردن بووە هۆی ئەوەی کە بارەکە گرشتر بکە ve bu بووە هۆی artan ئەوەی کە linç ortamından لەو yararlanmayı ژینگەی siyasi پێکدادان و olarak bulan هەوڵدان بۆ کوشتنەدا ortaya koyduğu bir siyasi ئەو yönetim tarzını ve پارتی tutumunu دەسەڵاتدار ئەم هەموو ifade کارانی کرد ediyordu, özetliyordu. گزارش بوو لە کارەکانی ئەو کورتکراوی ئەو سەر ڕایە هەموو قورسی و ناڕەحەتیانە ئێمە وەک سێم پارتی لە پارت لە پەرلەماندا bu zorluğa karşı yürüyenlerin başarısıdır öncelikle. ئەمە سەرکەوتنی ئێمەیە بەرامبەر بۆ هەموو ناڕەحەتیانەی بەرەو ڕوومان بۆتە پارتی دیموکراتی گەلان ئەو کەسانەی دەنگیان داوەتێ ئەوانەی لەگەڵ یا بوون لە هەڵمەتی هەڵبژاردنەکانی ئەوبڕێوەیان بردووە بە دڕینی تاریکی ئەم سەرکەوتنیان بەدەستهێنا دەسەڵاتی کۆشک و دەسەڵاتی ئاکەپا دەیویست بگاتەیەک ئامانج ئەوش ئەوە بوو هەدەبە بخاتە ژێر بربەستی لەسەردادەوە لە هەڵبژاردننی حوتی حوزەیرانەوە تاوەکو ئێستاش تەنها لە دژی ئێمە دەوەستایەوە لە هەڵمەتی هەڵبژاردنەکاندا دەویست ئێمە بخرێنە ژێر بربەستەکەەوە بەو شێوەیەش هەڵمەتی هەڵبژاردنەکانی بەڕێوە هەموو توانەکانی دەوڵەت و حکوومەتی خستە ژێر دەستەڵاتی خۆیەوە هەموو ئەو شتانەی کە لە ژێر دەستەڵاتی حکوومەتە بوون ئەم هەڵمەتی هەڵبژاردنەی پێوە بەڕێوە ئەم هەڵمەتە نایەکسانە نمونەی قۆناغێک بوو کە ئێمە زۆر تێیدا ناڕەحەت بووین ئەو کەسانی کە لەگەڵ ئەمە کاریان کرد ئەو کەسانی لە ڕێگەی ئەم هیوایەدا ئەم تاریکیان دڕی بە سووربوون و بەسکە لە ڕقی پارتی گەلانی پارتی دیموکراتی گەلانیان گەیان دەسەرکەوتن ئەگەر لە ڕووی پارتەکە ئێمەوە سەیری بکەین
kıyaslandığında ئەنجامەکانی حوتی حوزەیران بەپێی ئەوە ئێمە هەنێک باش کەوتوین هۆکارەکانی ئەوەیە کە بێگومان لەناو پارتەکەماندا ئێمە هەموو ئەم هۆکارانە لە پارتەکەماندا لێ دەکۆڵینەوە ئەوەی کە لەسەر ئێمە بێ ئەوەی کە لە پرسراویتی ئێمە بێ ئەوەی کە هەڵسەنگاندنی ئێمە بێت دووبارە بە هەستیاریەوە لێ دەکۆڵینەوە ئەمەیە کە ئەوە بڵێم لەو ڕێپێوانەدا ئەو خەڵکی ئێمە ئەو سەرکەوتنەی بەدەست هێنا لەو گەمارەیەدا ئێمە ئەو سەرکەوتەمان بەدەستهێنا سەرکەوتنە کەسانێک هەبوون کە لە بەرامبەر پەڕاندنی کە لایەندا دەنگیان بە پارتەکەماندا و لە بربەستی لە سەدا پەڕانیانەوە سەرکەوتنی هەموو ئەوانەیە ئێمە وەک کۆمەڵانی خەڵکی تورکیا ئەنجامەکانی هەڵبژاردنێکی تشرینی دووەم هەیوا و باوەڕی بەداهاتوومان 59 پەرلەمانتارمان هەیە لە سەدا 10.5 دەنگەکانمان هێناوە ئەم هیوایە ئەم بەرە و پێشبردننی دیموکراتیە باوەڕمان پێێتی کە بەرزی بکەینەوە گزارشتی لێ دەکەین ئەو کەسانەشی کە باوەڕیان بە ئێمە زۆر سپاسیانەکەین ئەو کەسانەی کە باوەڕیان بەخۆیان هەیە زۆر سپاسیانەکەین گەلانی ئێمە ئەو کەسانەی کە باوەڕیان بەهێزی خۆیان هەیە و پشتیان پێبەستۆ زۆر سپاسیانەکەین پیرۆزباییان لێکەین ئێمە تا ئێستاش ئەمڕۆ چاودێرەکانمان لەسەر سندوقەکان لە هەموو گەڕەکەکان لە شارەکان لە شارۆچکەکان ئەوانەی کە بەردەوامن لە کارکردن سوورن لەسەر کارکردن ئەو هاوڵاتیانەمان دۆستەکانمان سڵاویان لێکەین لێرەوە لەو ماوەیەدا هەڵمەتی هەڵبژاردنمان کە بەڕێوە برد هەموو جانانەی کە لە دەستماندان ئەو کەسانەی کە لە دەستماندان زۆر بە سەری ڕێز و نەوازشیان بۆ دانێوێنین ئەو کەسانەی کە لە تەقینەوەکەی ئەنقەرەدا لە دەستماندان ئەو 102 کەسا دیسان یادیان دەکەینەوە لێرەوە لە ڕێگەی ئاشتیەوە ئەو خواستی ئەوان بۆ ئاشتی و خواستی ئەوان بۆ دیموکراتی بەڵێ نەدەین کە بیگەێنینە ئامانج هەموو ئەو کەسانەی کە لەم ماوەیەدا پشتیوانیان لێکردین ئەو کەسانەی کە ئاسایشی سندوقەکانیان گرتە ئەستۆ ئەو کەسانێک ئەو ئەرکانیان خستە ئەستۆ ئەو ئەرکە دیموکراتیە ژنەکان لاوەکان هەموو ئەو لانگرانەی پارتەکەمان کە زەحمەتیان کێشاوە لەگەڵماندا لە دڵەوە سوپاسیانەکەین پارتەکەمان هیوا و باوەڕی بە قۆناغی نوێ و هیوا هەیە بە سووربوونەوە دەبێتە ئۆپۆزیسیۆنێکی کارە سوور دەبین لەسەر گرتنەبەری ئەو ڕێگایی کە لە بەردەممانە وەکو پێش یەکی تشرینی دووەمی ژووتمان هەر بەکە لە ڕقی داوای ئاشتی دەکەین داوای دیموکراسی و دادپەروی دەکەین و ئامانجمان ئەوەیە دووبارە پیرۆزبایی ئەنجامەکان لە گەلانی تورکیا دەکەین زۆر سپاس هاوڕە بەڕێزەکان خاتوو فیگەن هەموو هەڵوێستی پارتەکەمانی ڕوون کردەوە من دەڵێم کە هیوام وایە خێر و بەرەکەتی هێناوێ بە وڵاتەکەمان ئەو ئەنجامانە جێگەی دڵخۆشکردن کە هاوڵاتیانمان ئیرادەی خۆیان پیشانداوە و ڕێزی لێ دەگرین هەر کەسێک دەنگی بۆ هەر پارتێک داوە جێگەی ڕێزە بە ناوی پارتی دیموکراتی گەلانەوە سپاسیان دەکەین ئەو ئیرادەی کە لە هەڵبژاردنەکان کەوتەوە ئێمە ڕێزی لێ دەگرین چاڕوانیش دەکەین کە هەمووان ڕێزی لێ بگرن هەموو دەنگدەرانمان دەنگەکانیان یەک بە دووە نرخن ئەو پەرلەمانە نوێی کە تازە شێوەی گرتووە ئەو پێویژ ئەوەندە ڕێزدارە
وەکو فیگان خانمی ژووتی adil, eşit bir seçim yoktur. اه، Kimse kusura bakmasın ama هەڵبژاردنێکی ئازاد و یەکسان و پەدادپەروەر نییە ئێمە لە hiç قیامەتێکدا kampanya yürütmeden, بێ ئەوەی کە هەڵمەت بەڕێوە بەرین هەڵمەتی hiç هەڵبژاردن kampanya yürütmedi hedef, yürütemedi. نزیکەی لە سەدایان زەمان هێناوە نەمانتوانی هەڵمەتی هەڵبژاردن بەڕێوە بەرین ئێمە ویست Gençlerimizi korumaya تەنها ئەومان توانی کە لە saldırılara بەرامبەر karşı کۆمەڵکوژیەکان tek ئاگەنجەکانمان bir بپارێزین insanımızın dahi artık canına tırnağına zarar gelmesin diye ویستمان کە تەنها تەنانەت یەک مرۆڤیشمان bir زیان بە گیان و بە ماڵی نەگات politikasına karşı biz دژ بە سیاسەتی کۆمەڵکوژی هەوڵی پاراستنی مرۆڤەکانمانماندا kampanya sonucunda ortaya çıkmış bir başarı değil. ئەو سەرکەوتنە تەنها Kararlı, inançlı, بریتی نییە لەوە بەڵکو بەرامبەر ئەو هێرشانەدا bir duruş sonucunda ئەو خۆڕاگریە نیشانەیە کە ئەو خەڵکە لە دەوری ئەو پارتەمان کۆبوونەتەوە eğer ki ئەگەر بێت و bu saldırı, ئەو هێرشە bu katliam ئەو politikası کۆمەڵکوژیە ئەو سیاسەتی کۆمەڵکوژیە bu لە derece دژی yoğun پارتێکی uygulanmış در olsaydı ki Allah جێبەجێ göstermesin, بکرا hiçbir ئەو partiye خوا نەخواستە böylesi bir هیچ پارتێکی تر ئەو دۆخەی ama bugün silinmiş olan خوا bir نەخواستە siyaset sahnesinde بەسەرانێت بەڵام نەدەما لە گۆڕەپانی سیاسیدا biz bu بەڕوونی ئەوە دەڵم کە نەدەما لە گۆڕەپانی سیاسیدا بەڵام ئێمە ئەو لە بەرامبەر ئەو سیاسەتی کۆمەڵکوژیەدا بووینە پارتی سێمی ئۆپۆزیسیۆن بووین ناو وەکو ئەوە ناومان لێنرا زۆر سپاس هێما و کەسان ناکەین کە هاوکارمان بوون ئێمە منەتباری ئەو کەسانین کە لە دەستماندا داوای ڕەحمەتیان بۆ ئەوکەین بۆ خوانەوادە و خزم و کەسوکاریان سەرخۆشییان لێکەین لەو نێوەندەدا سەرکەوتنێکی گەورەی هەدەپە هەیە لە حوتی حوزەیرانەوە تا ئێستا دەنگدەرمان لە دەستدا ژمارەی دەنگدەر بەڵام لە بەرامبەر ئەو سیاسەتی کۆمەڵکوژیەدا ئێمە توانیمان بە خۆڕاگری بۆستین ئەم ئێوارێش بەو شێوەیە دێنە حزوری خەڵکەکەمان گەلەکانمان بەڵێ خۆناغی تازەی پەرلەمان لە پرسراوەتی نوێی لە بەردەمدا ئەرکی گەورەی دەکەوێتە ئەستۆ ئێمە لە هەر قۆناغێکدا لە پەرلەمان بوو بێتین لە لایانی حەق بووین و دژی ناحەق بووین بە هەر بەو شێوەیەش لە قۆناغی داهاتوودا دژی هەر ناحەقێک و هەڵەیەک دەبین دژی هەموو فشارێک و زوڵمێک دەبین کۆمەڵگەی تورکیا ئەمڕۆ پارتێکە لە 150 دەنگی هێناوە کۆمەلگای تورکیا پێشوازی لەو ئەنجامە بە جەژن و بە هەنگ ناکات چونکە بیر لەوە کاتەوە کە ئەو دەسەڵاتی ئێستا چەندێکی دەتوانێت قێزەون بێ دیسانەمەوە بڵم کە هیچ کەس پێویست ناکات بترسێت و گومانی هەبێ ئێمە هەین ئێمە بەرەو داهاتووی ڕوونی ئەم وڵاتە خەبات دەکەین هێزی ئێمە لە ڕەوایەتی و مەشروعیەتمانەوە دێت ئەنجامەکانی هەڵبژاردن تەقریبەن نزیکەی لەوانەیە کەم بوو بێتەوە و زیاد بکات بەڵام ئێمە لە مەشروعیەت و ڕەوایەتی خۆمان لە دروستی ئەوە باوەڕمان پێێتی لە هیچ هەنگاوێک ناکشێنەوە لەو خەباتەمان بەردەوامە بین پێویستە هەموو کەسێک لەمە دڵنیابێ دیسان هاوڕێ بەڕێزەکان ئێمە لە پەرلەمان لە قۆناغی داهاتوودا دەستوری نوێ دەستورێکی ئازاد مەدەنی و دیموکراتی و ئەوەی کە باسی چارەسەری ئاشتی بکات خەباتی ئێمە لەو بارەیەوە بەردەوامە بێت و هەوڵی بۆ دەین بە گوێرەی پرینسیپەکان کە گونجاو بوون لەگەڵ بیرروڕاماندا هەوڵەین بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێشانە وەک سێم گەورەترین پارتی تورکیا وەک سێم گەورەترین پارتی پەرلەمانی تورکیا هەوڵی چارەسەرکردنی هەموو جۆرە کێشەیەکی گەلاکانمان دەدەین ئەگەر پێویست بوو لە ناو پەرلەمان ئەگەر پێویست بوو لە دەرەوە ئەوە هەموو ئەو کەسانی کە دەنگیان بە ئێمەیەوە
حەقی ئەویان هەیە گرنتی ئەویان بۆ بکەین کە لەگە ئاشتی و ئارامی هەبژین. ئێمە وەکو پەرلەمانتارەکان ئەو دەنگدەرانەی کە دەنگیانیاوە بە ئێمە قەت ئیرادەی ئەوان ناخینە ژێر پەیمانەوە. لەو کاتەوە کە لە ساڵی 2007 چوونێتە ناو پەرلەمانەوە سوور بووین لەسەر ئەو بۆچوونانەی کە هەمان بووە. ساڵانێکە 22 پەرلەمانتارمان هەبووە. تەنانەت ئەو کاتە پەرلەمانتاران یاکە بە زۆر زیاتر بوون لە ئێمە، بەڵام ئێمە دەنگمان هەر دلێر بووە. ئێمە لەخوا بە زیابێ ئەمڕۆ بووینە سپارتی سێمی نێو پەرلەمان. لەو قۆناغی نوێدا هەڵوێستمان بێ ئەوەی کە بگۆڕێت بەردەوام دەبێت لە ڕۆژانی داهاتوودا لە هەموو دامەزراوە لێپرسراوەکانی پارتەکەمان کۆبینەوە هەڵسەنگاندن ئەنجامین بۆ ئەوەی کە بەرەو مرۆڤایەتی مەزن هەموو ئەو کەم و کوڕیانە دیاری ئەەکەین و پڕیانەکەینەوە کە ڕێگرە بێت لە ئەنجامەکانمان. لە ساڵی 2009دا کە هەڵبژاردنێکی نە ئاساییمان ئەنجامدا، ئەم جارەش دیسان جارێکی تر بەو جۆرە دێنەوە مەیدان. ئەمە تەنها بواری خەبات نییە، شوێنکارەکان، کێڵگەکان، مەیدانەکان هەمویان ڕوبەرەکان هەمویان بە شوێنی کارکردن. ئەو 6 پەرلەمانتارەی ئێمە کە هەمانە هەوڵەدەن، بەڵام هەموو کات ئێمە نوێنەری زەحمەتکێش و خوێندکار و گەنج و پیر و ژن و هەموو ئەو کەسانە ئەبین کە کێشیان هەیە و بۆ ئەوەی هەوڵەدەین بۆ ئەوەی کە چارەسەری کێشەکانیان بۆ بکەین لە دەرەوەی پەرلەمان. خەباتی دیموکراسی و پەرلەمانی هیچ کەس بە هەست بە ئەوە نەکات بترسێ. تورکیا بە هەڵبژاردنێک تا تێپەڕیوە، هەڵبژارد ئەنجامەکان دووبارە هەڵدەسەنگێنینەوە سندوق بە سندوق. ئەو سیاسەتی کۆمەڵکوژیە کە بەرامبەر ئێمە ئەنجامدرا، ئێمە بەردەوامە بین لەسەر سیاسەتی ئاشتی بۆ ئەوی لەلایەن گەلەکەمانەوە محکوم بکرێت و هەموو کەسانەی کە زەحمەتیان کێشاوە فیگەن خانمی ژووتی لەگەڵماندا، ئەوانەی کە لە هەڵمەتی هەڵبژاردندا پشتیوانیان کردوین لە دڵەوە بە تینوێتی و بە برسێتی، ئەوانەی کە بەڕێوەیان بردووە هەڵمەتی هەڵبژاردنە بێ ئەوەی کە شەو ڕۆژ بزانن، شەو ڕۆژیان خستۆتە سەریەک، ژنان و گەنجان. زۆر سپاسیانەکەین. ڕابەرایەتی ئەو هەڵمەتە ئەوان کردیان. ئەم سەرکەوتنە ئەو ئەنجامی کە بەدەستمان هێناوە ئەنجامی ئەوانە هی ئێمە نییە کە ئەو هەڵمەتەمان بردبێت بەڕێوە. ڕاستە و خۆ گەلان خۆیان نیشانیاندا کە ئەتوانن چی بکەن. ئێمە لە بەرامبەر ئەختەبوتێکا لە بەرامبەر هێزێکدا کە خاوەنی داراییەکی بێ سنوور و هێزێکی بێ سنوور بوو بتوانیمان پەربەستەکە تێپەڕێنین. ئەمە بە سەرکەوتنی ئەوانەیە کە لەگەڵماندا بوو. ئەو ئەگەر کەمیش بێت ئەوە ئێمە هەر نەکەوتینە ژێر بربەستی لە سەدادە و وەکو پارێزەرێک سوپاسی هەموو ئەو کەساناکەم، زۆر سوپاسی ئەو کەساناکەم کە لەگەڵمانە بوو. دووبارە لە ئاخیرەوە پێویستە ئەوە بڵم کە ئەو کەسانی کە لە دەستمان ناون هەموو ئەوانە هەرێکی کیان ئەگەر گیانیان لە دەست نەدایە، ئەگەر بهاتە ئەوان گیانیان لە دەست نەدا و ئێمە لەژێر بربەستەوە بماینایەتەوە، ئەوە بۆ ئێمە باشتر بوو. هەر یەکێک لەو گیانانە زۆر بە قیمەتتر بوو لەو دەنگانەی کە هەموو پارتەکەمان هێنایەتی. ئەو پەیامانەی کەیاومان، ئەو پەیامەی کەیاومانە بەوان، ئەو بەڵێنەی کە دامانە بەوان بەردەوامە بین لێ کە خەباتی دیموکراسی و ئازادیە بەردەوامە بین لێی. زۆر سپاستانەکەین. زۆر هیوامان وایە کە خێردار بێت. هەڵسەنگاندنێکی گشتگیر بۆ هەڵبژاردنەکانەکەین و زۆر سپاس و شەوتان شاد. بەڵێبینەران ئەوە هەوادیتی کۆنگرەی ڕۆژنامەوانیە سەلاحەدین دەمیرتاش هەفسەرۆکێ هەدە